ئەی نەمری ئوسامە گیان شەوێ یادگاری وەشە نیشتین مرێ لە ناوبەخان بە ئامادەبی کۆمەڵی وازیزە پنەم وەش بگۆرانی و مامۆسای ئەحمەد شێخ ئەڵمارێنی بە تێکستە شعری و قاسم ڕەنجبەری بە ئاوازی هۆرامی پێشکەشتا کرد پێشکەشە نەپی ئازیزا کەچێکە جەمعشا جەمەنە پێیا کەسێ تەماشەکەر و گۆشگیر و ئیگرتە ڤیدیۆ گولانێنە چەنێ ڕێز و حرمەت و یاقوبی سوسەکانەی برای گولانەتا و بەدەست و پەنجەت لاینەکەی و کاکە ئوسامەی و هەر کوتومار کردۆ ئی گرتە ڤیدیۆ گولانێشە کۆسەر و شانۆ کاکە ژیواری بە ئومید و سەرکۆتەی ومێدم ڕەزامەندی شمەی وەشەویستیان بە یارمەتی مامۆسای وەشەویستی مامۆسا سەرحەدی عەزیزی شەریفی و کاکە عەلی مەتیزان عەلی بەڵخەی ئەیدا دەیدا 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 گەردێڵ درگای بێ هەزار جار دەیکەمەوە بۆ دەیکەمەوە بۆ ئەی نەوی ئوسامە گیان بژیت گەردێڵ درگای بێ ئەیکەمەوە بۆ تا بۆ دەرکەوێ سنگ و بەهای خۆت بەس چی بکەم من چی بکەم لە دڵە هێندە تۆیەوێ هێندە تۆ بەس چی بکەم لە دڵێ هێندە تۆیەوێ ڕەنگە ئەوەندە من چی کەم لە دڵێ هێندە تۆیەوێ ڕەنگە ئەوەندە خۆمی خۆش نەوێ ئای ئەیدا تۆرەکەی مەینێت کریان وەشانمێ تۆرەکەی مەینێت کریان وەشانمێ تۆم خێم شانیان یانەوەی باوانمێ تۆمی خەم شانیان یانە شادی خنیک نو خمام باش بحری شادی خنیک نو خمام تیر بو
بۆ